بپیسی رادیوی دنگی گلدبن. لێرکوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان لە دوای دابڕێنێکی دوومانگە جارێکی دیکە من پەریتارم لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی بوڵتەنی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمەیەکی نۆڤەمبەری 2023 بیسەرمان بن. کەجەکە دەڵێ شۆڕشی ڕۆژاوە بە تێکۆشان و بەرخۆدانی هاوبەشی گەلان دەپارێزرێ. هاوسەرۆکاتی کەجەکە بە بۆنێکی تشرینی دووەم ڕۆژی گیانی کۆبانێ و دوی تشرینی دووەم ڕۆژی گیانی ڕۆژاوا ڕاگەندراوێکی نووسرای بڵاو کردێتەوە و ئەم ڕۆژەی لە گەلانی گیان پیرۆز کردووە. کەجەکە سرنجی بۆ شەڕی گیانی سێمی نێوان هێزەکانی مۆدرنیتەی سەرمایەداری ڕاکێشاوە دەڵێ ئەم شەڕە بە تەواوەتی بۆی ناکۆکی سەروەری و دەسەڵاتەوە سەری هەڵداوە. لەو چارچێژدا دەوڵەتی تورک و حکوومەتی ئاکەپە و مابە دەیانوێ ئەم قۆناغە بکەنە دەرفەتێک بۆ لەنابردنی شۆڕشی ڕۆژاوە قەرکردنی کورد تاکە ڕێگە بۆ پیش گرتن لەم کارە ئەوەیە کە گەل و هەموو هێزە دیموکراتیەکان هەڵوێستێکی بەهێزتریان هەبێ بە یەکگرتن و تێکۆشانی هاوبەشی بەرخۆدان بکەن. کەجێکە ماژەی بۆ ژداوجارێکی دیکە ئەم شۆڕش و بەرخۆدانە پڕواتەیە بە دڵ و گیان پیرۆز دەکەین هاوپشتی بەهێزی خۆمان بۆ شۆڕشی ڕۆژاوە دەردەبڕین و لەم ڕۆژەدا سڵاو دەنێرین بە وڵات پارێزان و گەلانی شۆڕشگێڕی ڕۆژاوای کوردستان. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دوران کاڵکان ڕایگەاندووە کە تایب ئەردۆغان هانی حەماسی داوە هێرش بکەنە سەر ئیسرائیل. دوران کاڵکان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانس هێواڵی فرات سەرنجی ڕاکێشاو بۆ شەڕەی کە ئێستا لە فەڵەستین بەڕێوە دەچێت و پەیوەستە بە پلانی ڕێگا و هێزە ژمنخوازە نێونەتەوەیەکان بۆ سەرخستنی پلانەکان بە دوای دەرفەتەوەن. کاڵکان ئەوەشی خستۆتە ڕوو کە شەڕی غەزە بەشێکە لە شەڕی جیهانی سێم کە زیاتر لە 30 ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوامە وە دەڵێ کە پرۆژەیەک کە کێشەی ئیسرائیل و فەڵەستین چارەسەرکە سیستەمی کۆنفێدرالیزمی دیموکراتیە. هاوکات هەر ئەمڕۆ سوپای ئیسرائیل ڕایگەاندووە لە سەرەتای دەستپێکردنی شەڕ لە کەرتی غەزە زیاتر لە 11,000 ئامانجی بزوتنەوەی حەماسیان بەردومان کردووە. سوپای ئیسرائیل بەردەوامی ئۆپراسیۆنە زەمینەکانی لە غەزە پشتڕاست کردوێتەوە و دەڵێ چەندین ئامانجیان لە سەرانسەری کەرتی غەزە بەردومان کردووە لەوانە ناوەندەکانی فەرماندەی ئۆپراسیۆنەکان و شانەکانی حەماس. ئەمەژێ بۆش کردووە لە میانێ و شەڕانەی کە دوێنێ ڕووی داوە هێزەکانی سوپای ئیسرائیل ناسنامەی زۆرێک لە چەکدارانی حەماسیان ناسیوە کە لە باڵەخانێکی چەند نهۆمیدا بوون لە نزیک قوتابخانەیەک و ناوەندێکی پزیشکی و فەرمانگە حکومەکان لە ناوچەی جەبەلیە لە باکووری غەزەدا. ئەوشی ڕوون کردێتەوە هێزەکانی سوپای ئیسرائیل و تونبێلێکیان بینیوە کە موشکی دژەتانکی هەڵگرتووە بەرەو ئەو هێزانە ڕۆشتون کە لە کەرتی غەزە کار دەکەن. لە بەرامبەریشدا هێزەکان فڕۆکەکانە ناڕاستە کردووە بۆەوەی بردووانی ئۆتۆمبیلەکەکەن. پێشتریش هەرەمڕۆ سوپای ئیسرائیل ڕایگەاندووە 9 سەربازیان لە کاتی هێرشەکان بۆ سەرکەرتی غەزە کوژراوە. کۆی گشتی سەربازە کوژراوەکانیش لە سەرەتای جەنگە و گەشتۆتە 3020 سەرباز. نزیکەی 45 ڕۆژە مامۆستایانی میلاکوانە بش هەروە فەرمانبەران و کارمەندانی پزیشکی بەردەوام لە بایکۆتی داوامەکانیان بەڵام ئەمە تێنیا سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاوپەڕینی گرتوێتەوە. هەر بۆیە مامۆستایان و فەرمانبەران دەڵێن ئەگەرم ناڕزایەتیە سنووری هەولێر و دۆکیشی بگرتایەتەوە ئەوە داواکارەکانیان ئەنجامی دەبوو. بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە هەڕەشە و چاو ترساندن ڕایگری لە ناڕزایەتیەکان کردووە و سوکایەتی بە مامۆستایان دەکات. بێگومان هەموو مامۆستایان کێشەیە هەم لە سنووری سلێمانی هەم لە سنووری هەولێر بەڵام ئەو دەرفەتێکە بوون لە سنووری سلێمانی ڕقسایە بۆ مامۆستایان ئەنی برێن ئارامتر ئەوەترا لە هەولێری وەکو پێویستە لە هەولێری برادری خۆم هەیە زۆر ناڕازیە زۆر لە حکومەتەی بەگلەیە بەڵام ناتوانێت داوای حەقی خۆی بکاتن چونکە حکومەتێک دەسەڵاتێک لەولای هەیە کە داوای مافی خۆت بکەیت داوای شتێک بکەیت کە سبەی دەستپێزێتەوە بۆ کوچەکانی زیندان ئەوەی هۆکارەکە دەنا هەموو معاناتی مامۆستای سلێمانی هەولێر وەکو یەکە بەڵام ئەوەیە کە ئازادیەکەی لەولایە لە سلێمانی هەیە بەڵام لە هەولێرێ نییە ئەوەی هۆکارەکەیە لەوەش وەزیری پەروەردە کە دەرێت دەبێت دەست بە دەوامی خوێندن بکەینەوە ئەمەش دەرێن دەبێت دامەزادی مامۆستای وانەبێژ بکرێتە ناکرێت بە ئەمر بەمە برێت دەبێت سلێمانەکانی خوێندن ئەمەش دەرێت
دەبێن وەکو ئەمر پێدرێن دەبێت ئێمە وەکو مامەسانی وانە بێش دەبێت دەمەس بەڵێ هەمان معاناتی مەیان هەیە کاکەژار چ مەقسە لەگە زۆریان دەکەین بەڵام ئەوان لێیان ناگوت لێ بە عەسکەتاریەت کرایان بەڕاستی لێوێ زۆر زاڵن لە سەریان ئەگەر نا بە دەستخۆشی لە ئێمە دەکەن وەلۆشیان بگوندێ بەڵێ ئەوانی وەکو مەگەر بنەوە خۆپشاندان دەکەن بەڵام دەوامیش دەوێ وەک پێویست لە بەڕاستی زۆر جار پێیان وتراوە بەس بڕۆنەوە قوتابخانەگەوانەش نەڵێنەوە بەڵام تەنها بایکۆت و نێنە دەرێ و گربوونەوە نەکەن دیارە دەسەڵاتێکە بە عەسکەتاریەت هاتوۆتە دێ یعنی لەوێن دەرێ هەموو شتێکیان بێبەها کردووە لەوێ شەق لە مامۆستا دراوە لەوێ هەموو شتێک بێبەها کراوە بەڕاستی بەڵام ئەمە ئەو گربوونەوەی ئەو ڕۆمان ئەگەر دەسەڵاتی ئێرە بە هەمان شێوەی وێ زەخت لە مامۆستایە بکە بە هەمان گروتین دێنەوە وەکو ئەوانی وێ ڕیسویان دەکەین بەڵاستی بۆیە هیوادارین کەس ئەم بایکۆتە بە مامۆستایان نەشتێنێت و گربوونەوەمان لێ لەبەر ئەوەی ئەوان دەسەڵاتێکی دیکتاتۆریان هەیە حکومت هەمیشە دەنگی ناڕازی نەبیستووە بە مێژومان ئێمە لەسەر شەقام بووین بە حیاتی دەنگی ئێمەی نەبیستووە ناشی بیستێ بۆیە ئێمەش بەردەوامین لە هوتاف و لە دروشم و لە بەرنامەی خۆمان و بەردەوامی ئێمە بەردەوامی لە داواکاری خاڵەکانمان چوار خاڵە جێگیر کراوە و کۆڵیش نادین شەقام چۆڵ ناکەین یەکشت هەیە با پێت بڵێم من کچەکەم لە یەکی سەرەتایی بووە ئێستا گەشتۆتە چواری ئامادەی من هەر لە شەقام یاین تاکەی لە شەقامین تێناگەم هەرەمڕۆ لە دژی دواکەوتنی موچەکانیان پزیشکانی نیشتەجێی خولاو و پلەپەندی لە شاری سلێمانی مانگرتنیان ڕاگەیاندووە هەروە ماژیان بۆ داوە هێڕایەوەی لە بەرژەوەندی وڵاتیان دانیە بەڵام ناچارن بایکۆت ڕابگەێنن بۆی دواکەوتنی موچەکانیانەوە سەر لە بەیانی ئەمڕۆ پزیشکانی نیشتەجێی خولاو و پلەپەندی لە شاری سلێمانی مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیاندوو لە بەیاننامەیەکیشدا ئاڕاستەی وەزیری تەندروستی و بریکاری وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و هەڵەبجە و گەرمیانیان کردووە و باسییان لەوە کردووە کە زیاتر لە 3 مانگە موچەی فەرمانبەران دابەش نەکرا و وادەی دابەشکردنی شتا و کێسە دیار نییە ئەگەرچی ئەم هەڵوەسە لە بەرژەوەندی هاوڵاتیان و نەخۆشەکان دانیە بەڵام بەناچاری بەهۆی ئەو بارگرانی کەوتونەتە یاخود کەوتۆتە ئەسیان ناتوانن بەردەوام بن لە خزمەتکردن لەمڕۆ بڕیاری بایکۆتکردنی سەرتاسەریاندا و هەتا شای سەدارایەکانیان دابەش نەکرێت بەردەوام دەبن لەسەر هەڵوێسی خوان و بایکۆت ناشکەنن. بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق دەستی پێکردووە ئەمڕۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 15 پارێزگای عێراق بە بەغدای پایتەختی شۆ دەستی پێکردووە کە بڕیارە ڕۆژی 18 کانونیەکەمی ئەمساڵ لە عێراق بەڕێوە بچێ بۆم هەڵبژاردنە 16,158,788 دەنگدەر مافی بژداریان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا هەیە ژمارەی کورسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش لەو 15 پارێزگای هەڵبژاردنیان تێدا دەکرێت 175 کورسیە کە 75یان کۆتایی ژنانن 10 کورسیان کۆتایی کەمەنەتەوە ئاینەکانن لە دوای 2013 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق دەکرێت کە بۆی شەڕی داعش و خۆپیشاندانی تشرینیەکان سەرکردنی کاری ئەنجومەنی پارێزگاکان تاوکو ئێستا ئەو هەڵبژاردنە نەکرابوو. سلێمان ئەحمەد هەواڵسازی بەش عەرەبی ئاژانسی ڕۆشنووس لە یەکیان مانگەوە بۆ بەشداریکردن لە پرسێ باوکی دەگەڕێتە ڕۆژاوی کوردستان پاش گەڕانەوەی بۆ باشووری کوردستان لە 25 مانگەدا لەلایەن هێزێکی پارتی دموکراتی کوردستان و لە دەواازەی فیشخابور دەڕفێنرێ و بێسەر و شوێن دەکرێت لەو بارەی و ڕەبین عەلیی ڕۆژنامەوان لە سلێمانی بۆ هۆی یاخود دەڵێت کە بە هەموو شێوەیەک و تۆمەتانەی پارتی دموکراتی کوردستانی دانە دەکەین بە هیچ شوێک لەسەر و بەهانانە نەگیراوە کە پارتی دموکراتی کوردستان بڵاوی کردێتەوە بەڵکو سلێمان ئەحمەد تەنها ڕۆژنامەوانێکە. ماوەی 6 ڕۆژە هاوڕێمان ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد بە نایاسایی گیراوە یاخود فڕێنراوە و حتاکو دوێنێ شەویش دەستگا ئەمنیەکانی پەدەکە و ئەو سنوورە بە هەموو شێوەیەک ڕایانەگەیان کێم ئاگاداری ئەم مۆزوعانین بەڵام دوێنێ شەو لە کاتێکی درەنگە لایەنی ئەمنی ڕاگەیانەوەیەکی پڕ لە چاواشەکاریان بڵاو کردەوە کۆمەڵێک تۆمەت و بێبنەمایان بۆ دروست کردووە کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و هاوڕێی سلێمان ئەحمەد بە هەموو شێوەیەک ئەو تۆمەتانە ئیدانە ئەکەین و کە بە هیچ شێوەیەک لەسەر ئەو بەهانانە نەگیراوە کە بەڵکو سلێمان ئەحمەد تەنها ڕۆژنامەنووسیەکە بە هەموو شێوەیەک کاری یاسایی خۆی کردووە ماوەی 5 ساڵە لە سلێمانی مۆڵەتی فەرمی پێدرا و کە بەردەوام لە کارکردن.
دوای هەڵبژارنەوەی ئەردۆغان بۆ پۆستی سەرۆکایەتی تورکیا دەبەزینی بای لیرەی تورکی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەردەوامە و ئەمڕۆژ لە بازاڕەکانی جیهاندا 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 2831 لیرە مامەڵەی پێوەکراوە. دابەزینی بای لیرەی تورکی لە بازاڕەکانی جیهان لە بەرامبەر دۆلاری ئەمریکی ئاسێکی پیاوانەی تۆمار کردووە بە جۆرێک لە ئێستادا 800 دۆلارێکی ئەمریکی بەرامبەر بە 2831 لیرەی تورکی بووە. لە مێژووی دراوی تورکیا دامەجاریەکەمە دابەزینی بەم شێوە بەخۆ ببینێ لە ماوەکانی ڕابردووشدا بانکی ناوەندی تورکیا چەندین ڕێکاریان بە بەسی ڕێگەگرتن لە دابەزینی زیاتری بای لیرە گرتوتە بەر، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ لیرە زیاتر بەهاکی خۆی لەدەست دەدات. لە دوایین هەواڵیشدا بڕیارە سبەی فستیڤاڵی هەنار و پاییزەی هەڵەبجە دەست پێ بکە. بەڕێوەبەری کشتوکاڵی شارەکەش دەڵێ ئامادەکاریەکان تەواوکراون بە شێوەیەکی باش پێشوازیان لە سەردانیکران کردووە. بڕیارە سبەی کاتژمێردەی بەیانەی فستیڤاڵی هەنار و پاییزەی هەڵەبجە لە پارک و شاری یاری هەڵەبجە دەست پێ بکە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێ. لە سایە پەنجەی فستیڤاڵەکە تایبەتە بە هەنار و ئەو بەرهەمە خۆماڵیانەی لە کاتی پێگەیشتندان، نیوەکەی دیکەش تایبەتە بەکاری دەستی و خواردنە کوردەوارەکان جگە لە هەنار، گوێزی هەورامان، تو، سرکە و هەنگوین، دۆشا و بەرهەمەکانی دیکەی ناوچەکە نمایش دەکرێت. هەناری هەڵەبجە بە نێوبانگە و نزیکەی نیوەی بەرهەمی هەناری هەموو کوردستان لەو پارێزگایەدایە. بەڕێوەبەری کشتوکاڵی هەڵەبجە دەڵێ ساڵی ڕابردوو بەرهەمی هەناری هەڵەبجە نزیکەی 11 بۆ 12 هزار تۆن بووە و بەرهەمی هەناری ئەم ساڵیش باشە، لە 2 ساڵی ڕابردوو باشترێکە. لە هەڵەبجە 9000 دۆنم زەوی باخی هەنار هەیە. ئەگەر ئەم بەرهەمە لە 100% بێ ساڵە نزیکەی 30,000 تۆن بەرهەم دێنێ. فستیڤاڵی هەنار ساڵی ڕابردوو 24 و 25 ئۆکتۆبەر بەڕێوەچوو بە گوێرەی خەمڵاندنی ئامادەکارانی فستیڤاڵی هەنار. لە ساڵی 2022دا زیاتر لە 200,000 کەس سەردانی فستیڤاڵەکان کرۆ. ئەم ساڵ پێشبینی دەکرێت